بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە لەگەڵ دەستپێکردنەوەی یاری خولەکان و یاریە پرچێژەکان شەمەیەکی ناوازە شەمەیەکی سەرسوڕێنەر شەمەیەکی شۆکهێنەر کە ئەنجام درا چەندین یاری بێزی تێدا بەڕێوە چوو ئەمڕۆژ ئێمە چاوەڕوانی کۆمەڵە یاری دیکەین کۆمەڵە یاری بەهێز لە سەرجەم خولەکان چ لە ئینگلتەرا چ لە ئیسپانیا چ لە ئیتالیا یاری بەهێز چاوەڕێمان دەکات بۆیە ئێمە هەموو کات دڵخۆشین بە تۆپی پێوە هەموو کات دڵخۆشین بەو ڕکابەری کە لە تۆپی پێ ئەنجامەیرێ و بە لێزانانەش و بە ژیرانەش یعنی شکست دێنا یا بۆ نمونە هەڵەیەکت بەرامبەرکرایە هەڵەیەکت کرد ئێمە هەموو کاتێ باسیەکەینەوانێ و قسەی لەسەر دەکەین بابەتی ئەمڕۆم قسە گەلێکی زۆرن بە تایبەتی من یەکەم ئەو شکستەی مانچەستەر و ئیمۆجی کە لە ئەکاونتی تایبەتی خۆم لە فەیسبوک دامنا واقعی بوو واقعی یعنی من بەجددی تا ئەم خولەکەشی لەسەر بێ شۆکم مانچەستەر سیتی بەو ئەنجامە شکست بێنێ شۆکم لەوەی مانچەستەر سیتی سێ یاری لەسەرێکی پریمەر لیگ شکست بێنێ شۆکم لەسەرەوەی کە مانچەستەر سیتی پێپ گواردیۆلا لە 5 یاری ڕابردوودا 5 یاری دۆڕانووە هەر 5 یاریەکەی دۆڕانووە بەجددی یعنی ئەو ئیمۆجیانەی کە دامنا واقع بوو و لە هەمان کاتە لەو خراپتر من لەو خراپتر یەک سامونەکەی بەرشۆنە بوو بەرامبەر بە سێڵتا ڤیگۆ ئێستا باسی دەکەین بۆ طبعا ئێمە نابێت خۆمان لەو ڕاستیە لابین هەمیشە بۆ کۆمەڵێک تیپ کە هەرجارە و بۆ تیپێکە جاری وایە لە پاش یاری گەڕانەوەی هەڵبژاردەکان بۆ ڕیاڵمەدی دەمیاریانە قورسە جاروا هەیە بە پاش یاری گەڕانەوەی یاری هەڵبژاردەکان بۆ بەرشەلۆنە قورسە هەر یەکە و بە جۆرێکە ئیتە هەر ماوە و خۆتان زین وەستانەکان زۆرن مانگی نوێ و مانگی دێ و مانگی یانزەیە تا ئەوەی ئیتر تا مانگی سیارەکان ناوەستناوانێ بەڵام ئەم جارە وەستانی یاریێنە و دەوڵەت تیەکان بۆ بەرشەلۆنە زۆر قورس نەبوو بەرشەلۆنە بە هێرشێکی هەڵگەڕاوە کە ئەمە چەندین سیناریۆی ڕافینا بەم ستایلە گۆڵ تۆمارەکە ئەمە جێدەستی ڕانەر و ئیشکردنی یاریزانەکانە هانز فلیک خۆدزیینەوەی کە داوێتی بە ڕافیناوە تۆپ هەڵدانانەی کە لە بەرگریکارەکانەوە ئاراستەیەکرێ ئەوە چەندەیەمین گۆڵی ڕافینایە کە تۆماریەکە کە ئەمە ئیشکردنی ڕانەرە زۆر بە زووی خۆی گەیاندە گۆڵی سێڵتا ڤیگۆ گۆڵی یەکەمیان تۆمار کرد گۆڵی دووەمیش هەر لە پەستانێکی بەرشەلۆنەوە دروست بوو تا ئێرە ئاساییە و تیپی سێڵتا ڤیگۆش محاوەلی باشی کرد کۆمەڵی ڕووداو هەبوون لە یاریەکەی ڕوویدا من هەمیشە وتومە مادا مرۆڤ یاریەکان بەڕێوە با مرۆڤ لە برۆ قابلی هەڵەکردنە ئێستا ژێڵێمەوە یاری ڕیاڵ سۆسیداد ناحەقی بەرامبەر بەرشەلۆنە کرا بۆ گۆڕی لیڤاندۆڤسکی بە بڕوای من و ئەم شەیش پێم وایە لە گێم یەکەم ناحەقی بەرامبەر بە سێڵتا ڤیگۆ کرا بە هەمان شێوە هەر بە بڕوای من نایسەپێنم بەسەر کەسە و ناڵێم ئەم شتە مطلقاً وایە یاخودوانێن نەخێ تەنها بڕوای خۆمە پێ نیشانێن بەڵام من لەسەر بابەتەکە نادوێم و لەسەری ناوەست بەرشەلۆنە گۆڵی 2-0 تۆمارەکە دوو تێبینی با من پێتام ئێمە هەمیشە لە بەرنامەکان وتومانە ئەم ئۆفساید شکاندانە دەبێت ژیرانەتر مامەڵی لەگەڵا بکرێت چونکە گورزی خۆی پێوەشێنێت تیپەکانی تر حسابت بۆکەن دیقەتی سێڵتا ڤیگۆ بن ئەم شەو حسابی بۆ کردبوو کە بەرشەلۆنە ئۆفساید داشکێنێ بەرشەلۆنە هەوڵی ئۆفساید شکانیە بۆی ئەوانیش لەو دینۆڕای ساحەوە هەڵدانیانە کرد ینی وتم تەرکیزەکە زۆر گرنگە و کاتە بۆ ڤاسکێز بۆ تۆپەکەی مباپی وتم ئەگەر یاریزانێکە بێ تاوایزانی بۆ یاریەکە پاسەکەی زووترەگەیان مباپی گۆڵەکەی کردبوو ئێستاش بامان شێو ئەم شەو هەتا هەشتا خولەک یەک دوو جار ئۆفسایدی بەرشەلۆنە کەوتە هەڵەوە بەڵام خاڵی وەرچەرخانەکە لە چیەوە ڕوویە لە تەرکردنی مارک کاسادۆ ئەو تۆپەی کە هەڵدرا بۆ ماریگا مسۆگەرەوە یعنی ئینفرادی 100% بوو هیچ مەجالێکی دیانە بوو بۆیە بۆ کاسادۆ هەوڵیدا کارتە سوورەکە وەرگیر لە پێناوی پارێزگاری لە ئەنجامەکە بکە ئەمە وەکو ئۆفساید شکاندنەکە تا ئێرە دۆخێکی ئاساییە بەڵام چی ئاسایی نییە ئێستاشی لەسەر بێ ستایشی فلیکەکەم ئێستاشی لەسەر بێ پێم وایە بە شێوکی باش سەرکردایەتی بەرشەلۆنەی کردووە بەڵام هیچ کات نەهاتووم بڵێم کاکەم 5-6 یاری تر فلێگەکەم بە تایارە لێو وتومە مانگی 5 بۆ هەمووی وتومە مانگی 5 پۆست و ئەکاونت و شتێکم شایەتێک کە من نایەم ئێستا هەموو واقعەکە
بڵێ مەموە لە مانگی پێم چاوەڕێتەکەم تۆ ئاوا و لێ و ئاوا و لێ و ئاوا و لێ لەبەروی ئێمە ساڵانە ئەمە دەبینی ئەلێرەدا چی گرنگ بوو چەند جارە و نمونەیەم بۆ هێنا و نەتەوانێ لە چامپیۆنزلیگی ساڵی 2013 کاتێک ڕیال مەدرید یاری یەکەم 4-1 بە دۆرتمۆند دەدۆڕێنێ یە تەیاری گەڕانەوە ڕامۆس گۆڵی دووبەی چەکات دەقەی 89 لەو دەقەیەیە کلۆب بە ئیشارەت بە یاریزانەکانی هەڵێ بە شمیزەر و بە جەماتەڵێ خۆتان بن بە عەرزە تا ئەو حەماسەتەی ڕیال مەدرید لەو کاتەیان نەمێنێ ئەوە بێ 1-2 دەقە تۆپەکە وەستێ حەماسەتی یاریزانەکانی دۆرتمۆند هێمنە بنەوە گۆڵی دووبەی چیان لەسەر تۆماکراوە گۆڵێکی تریان لێ بکرێت دەرئەکرێن بۆیە نابێ پەلە بکەن یە تیپەکە هێم نەکاتەوە ئامادەیەکە و سەرکەوتوشە بێ لەوەی دۆرتمۆند بگەینە تیاری کۆتایی تۆ کارتێکی سوورت داوە کارتێکی سووردا ئەو تیپە تەحەفوز وەرەگرێ باشە زۆر ئاسایە بەڵێ ڕاستە دوای کارتە سوورەکە ڕاستە خۆی دوای دوو خولەک یەکسەر گۆڵ یەکەمیان تۆمار کرد ئەیدەیشی ڕانەر چێ دە گۆڕانکاریە بکە دە تۆزێم ڕیتمیم تیپە بخەرە خوارەوە ینی مێڵە سێڵتاڤیگۆ بۆ ڕیتمە بەرزیاری و لەگەڵاکە تۆ گۆڕانکاریت نەکردووە سەر و سەرچاو پێ وایە هەر بەڕێکردنەوەی یاریزانەکان تیپەکە بەڕێوە چێ ئەمە تەواوە بەرگریکارێ هەڵی کردووە سەر و سەرچاو بەڵێ ئەمەش تەواوە بەرگریکار هەڵی کردووە وەڵام هەرەو بەرگریکارێ ئەسیستی گۆڵەکەی کردووە کە ئەو گۆڵە ناوازەیە و پێ کردووە لەبەرەوەی چۆن خزمەتێکە ئاوەژداری وایە زیان بەڵام ئەی دوای گۆڵی 1-2 ئەی کوا گۆڕانکاری یعنی لە ماوەی دوو خولەکە بەرشلۆنە دوو گۆڵی لەسەر تۆمار بکرێ تۆ دوایەوەی گۆڕانکاریەکەی دێکاواتە تۆ فەشەل بووی تۆم یارێ غەڵەت بووی وەکو خۆشی دوای یارێکەوتی خۆی دوای یارێکە وتی ئێمە غەڵەتمان کرد لە خوێندنەوە و لە کاردانەوە بەرامبەر بە کارتە سوورەکە ئەتە تۆ تێ من دانیشم خۆی وارە هانزی فلیک خۆی لێڵێ ئێمە هەڵەمان کرد لەمە بۆیە من پێم وایە ئەم هەڵانە بۆ سوود لێوەرگرتنە بەرشەلۆنا دەبێت سوود لەم هەڵانە وەربێت چونکە وەکو بەرشەلۆنا وەکو تاکتیکی تا پێش کارتە سوورەکە هیچ کێشەیەکی نەبوو و هەلی باشی گۆڵی دروست کرد و هەلی باشی گۆڵیشی لەسەر دروست کرا و بەرگریکارەکان بە شێوکی باش مامەڵیان کرد گۆڵپارێز بە شێوکی باش مامەڵیان کرد بەڵام لە کاردانەوەی کارتە سوورەکەیە هانس فلیک سەرکەوتوو نەبوو و مامەڵەیەکی ناتەندروستی کرد و سەبەبی لە دەستدانی ئەم دوو خاڵی یاریە بەڵێ کۆندی بەرپرسیارە بەڵێ کاسادۆ و کارتە سوورەکەی بەرپرسیارە بەڵام ئەوەی کاسادۆ خولێکی 82 کاکە تۆپەکە ڕۆی گۆڵێکە ڕنگ و دوای گۆڵی شاهر لێ بکرێ بەس کارتە سوورەکەی وەرگرتووە بە دوی تیپەکەی بەجێهێشتووە ئێڕایەنە ڕۆرە گۆڕانکاری بکە یاریزانە بخەرەوە شوێنی کاسادۆ با جێگەکەی چۆڵ نەبێ با جێگەکەی چۆڵ نەبێ با بارودۆخەکە ڕێک بێتەوانێ بۆیە لای من بەرپرسیاری یەکەم لەم یەکسانبوونە فلیکە و دواتریش کۆندیە بەیت جۆرە کاسادۆ لی بەرپرسیار نییە چونکە کاساتۆ ڕێگری لە تۆپێکی خێرا کردووە کەسەیە بە کارتە سوورەکەی سوارێز بەرامبەر بەغانا بڵێ غەڵەت تۆپەکەی لە سەرخەتی گۆڵەکەی جێڕایەوە لە مۆندیالە و کارتی سووریشی وەرگرت و دوای غانا پەنالتیەکان فەوتان وەرۆگوای 4 گۆشەی زێڕین ئەمەی کاسادۆش بە عینەن جۆرە هیچ هەڵەیەکی تیان نەبوو ڕێگری لە گۆڵێکی حەقیقی کردووە تەنها 8 خولەک لە یاریەکەمەوە بەڵام ئەوانەی دیوی پشتەوەی کاسادۆن ڕانەرە نەیتوانی کە بۆ جۆرە مامەڵە بکە بۆیە ئێستاش نەچوە بچێ بەرشەلۆنا ئەبێت سوود لەم هەڵانە وەربگرێ و دەبێت چارەسەری بکە و بە تایبەتی مامەڵەکردن لەگەڵ کارتی سوورە کە ئەمە 1-2 جارە بەرشەلۆنا دەکەوێتە هەڵە پێوەی بە تایبەتی وەرزی ڕابردووش لە یارەکەی پاریس سەن ژەرمانە گۆڕانکارەکەی چاوی هەڵە بوو بۆ گۆڕانکاریکە کردی بەڵام هێشتا بەرشەلۆنا لە پێشەنگە و دایم و تووشمانیاری دوای هەڵبژاردەکان دۆخێکی یاساییە کە یانەیەک شکست بێنێ یانەیەک یەکسان بێتیایە ئەمە لەسەر بەرشەلۆنا سەبارەت هەر بە خولی ئیسپانی ئەمڕۆ ڕیال مەدرید دەرفەتێکی زێڕینی لە بەردەمایە بەرامبەر بە لیگانێز ڕاستە ڕیال مەدرید کۆمەڵی پێکانی هەیە بەڵام نابێدەم هەلە لە دەست بدا چونکە دەزانن ئێستا جیاوازەکە 7 خاڵە بەڵام ڕیال مەدرید 2 یاریماوە یارییان لەگەڵ لیگانێستەکەم شۆ ئەنجامەیە و یاریکیشان لەگەڵ ڤالنسیا کە لە دەرەوە یاریگای خۆی ئەنجامەیە بەم جۆرەش جیاوازەکەی لەگەڵ بەرشەلۆنا گەر هەردوو یارەکە بێتەوە دەبێتەوە یەک خاڵ ئەمە لەسەر خولی ئیسپانی و لەسەر بەرشەلۆنا ئەگەر کۆمنتێکات بێ حەزەکەم زۆر بە خێرای جوابم و لەبەری بە تایبەتی باز لەسەر پرێمەر لیگ دەکەم باشە کازیان گیانسمە چمە سەری کازیان ئەڵێ وەڵا ئەگەر مۆرینۆ یان شیلۆتی 5 جاری لەسەر یەک بدۆڕێنێ ئێستا دەیانگوت
ئەکسپایر بوونە خۆ ئەمە بۆ هەمووی وایە خۆر بۆ مۆرینۆ شلۆتی نییە پێنجاری لەسەریەک عیبێ پێنجاری لەسەرێک پێتەڵێت تۆ پەکت کەوتووە پێنجاری لەسەرێک پێتەڵێ کە تۆ پێویستە بە ئەپدەیتە خۆ واقعیە سەرچمە سەری گواردیۆلا ئەپدەیتی نییە 2 ساڵە خۆ بۆ نییە و چامپیۆنزیگەی بدۆ لە دوای چامپیۆنزیگەم تیپە ئەپدەیتی نییە ئەی خۆ کە ئێمە پێمانەوتن یاری ڕیاڵ مەدرید دەمان و کاکە مەیە بڵێ عیبەیە تەبعاً کۆمەڵێن یعنی بەجددی پێم ناخۆشم قسێکم بەزە بێ بیکەم کۆمەڵێن نەزان هاتبوو دەیوت 120 دقیقە ڕیاڵ مەدرید لە گۆڵەکەی خۆیان بووە تەواوە مشتە ئاسایە بە زۆرە تۆ دیوە ڕاستەقینەکەی تۆپی پێ بڵێ سیتی کێشەی هەیە 120 دقیقە زەختی کردوتە سەر ڕیاڵ مەدرید یەک گۆڵی بۆ کراوە بە هەڵەی بەرگریکار ئەمە کێشەکەیە خۆی کێشەکە لەوە نییە تۆ 120 دقیقە کۆنتترۆلی تۆپگەی تیبی بەرامبەر ڕکابەری بگە لەبەی زۆرتی بۆ بەرگریە چنە ناو یاریگاوە کێشەکە لەوەیە کە تۆ بێ فام بەمە بکەی بڵێ 120 دقیقە تۆ لە کێشایکە گۆڵت بۆ نەکراوە کە من شانازی ژەکەم بۆی کە ڕاستەوخۆ دوایارەکە ڕەتی هەرەمویانم مایە وتم ئەبێت تۆ لەمە تێبگەی سیتی کێشەی هەیە کە 120 دقیقە نەیتوانێت گۆڵ تۆمارکە ڤیدیۆکان هەمووی ماوە بەڵام ئێستا شتەکانە بینێ ئێستا درشی پێکرێ بە جۆرێکی ترە کاکرێبین ئەڵێ یەکسانبوونەی بەرشلۆنە باش بوو بۆ ڕیاڵ مەدرید دوێنێ بەرشلۆنە باش یاری نەکرد شەڕە شەقی دەکرد کاک سیامەن دەڵێ کاک محەممەد ئەو بەزم و هاشوشەی ئەیان کرد وا مەزانی 10 خاڵ لە پێشە بەرشە ڕیاڵ یاریە دواخراوەکان بێتەوە یەک خاڵ لەمێنێتەوە کاک مەحسین سڵاو ڕێز بۆ جەنابەت پێ دەچێت 2 هەفتەی تر بڕوات هەر بە مەنجامە بەرشەش هەر بەنجامەکەی خۆی دەچێت هەڵبەز و دادە بەزەگا کاک شیروان ئەڵێ ڕیاڵ مەدرید 2 یاری دۆڕا لە سەریەک دنیا وێران بوو شوێنگرەوەی کارلۆ دانرا لە پیجەکان بەڵام لە مانستی و بەرشلۆنەوانی ئەمە گەورەی ڕیاڵ دەرەخا ئەخ دێ خۆشتانە کاکە ئیعلامی کوردی یاخود ئەو کەسانەی کە لە ناو کوردایەوە دانیشن جوان لێگرنەوە ئەوان دروستیەکەن بە قوربانە مەگنا خۆ بچۆت هۆشیارەکەی وەرگرە ڕۆبزانە مارکاواڵێ ڕۆبزانە زەسەن واڵێ ڕۆبزانە کێواڵێ کورماڵا بم پیجێکی بەرشلۆنی عەرەبی هەبوو دوای یاریەکەی شیروانیان دوای یاریەکەی میلان و ڕیاڵ مەدریدەوەی کە میلان 3 گۆڵەکەی لە ڕیاڵ کرد لە سانتیاگۆ بەرنابێ خۆم لێدوانەکەی مۆراتان بینی مۆراتا لە دوای یاریەکە کە چی وت چۆن باسی سەرکەوتنەکەی میلانی کرد ئەو پیجەی بەرشلۆنە چوو بوون گۆڕی بیان بەچی وەڵا ئەمەڵێ ئەو یاری پێشوو ئاوا بوو ئەم غەڵەتە کرا و ڕیاڵ مەدرید بۆیە یاریەکان نەباتەوە ئەم یاریێژێمە ناحەقیمان بەرامبەر کراوە لە کاتێکا میلان گۆڵێکی لەسەر ڕەت کرا و ئۆفسایدەکەی هێشتا جێگەی گومان بوو کە نازانم ئۆفسایدەکان لەسەر ڤینیسیۆس گردوایی کە ڕۆدیگەر و ڤینیسیۆس دوایی خسیانە سەر ڤینیسیۆس لەبەرەوە ئەم شتانە زۆر ئاساین مەرج نییە و هەواڵانی کە بڵاوەکرێت و یا پێتان ئەڵێن ڕاست بن بەڵێ ژێرار مارتین هەرگیەم یەکەم شایستەی کاتی سوور بوو کاک سیامەند ئێستا باسی سڵۆتی ژەکەین کاگەردیە لێ بەرشۆن لە دوای 2015 ناتوانێت بە پێی پێویست لەگەڵ زروف یارەکان مامەڵە بکات کاکستارە لێ یەکەم پەلەپەلی سێلتاڤیگۆ و دوم هەڵەی ناوژیان 2 خاڵی لە دەستی سێلتایە کێشەی فلێک لە واقعەیە منێوە ئەزانی هەمیشە بە گەورەی دەرەکەوێ تەنانەت بە تەردیشەوە طبعا کاکچێنەر تەواوە 100% فلێک باجیەوەیە منطقی تایە بڵێن لەبەر یەک یاریزامان سەرستی وای بەسەراتوە نەخێر هیچ منطقی تیانە سەقسەی لەسەرەکەین ئەوە کاکە سیڤانیش ئەوەی هینیشی بیر هێنامەوە گارسیاش کارتە سوورەکەی گارسیاش بە هەمان شێوە کاریگەری لەسەر بەرشلۆنە دروستکرد دەست خۆش من بیریەوەی مۆناکۆم نەبوو کاکێوان وەڵاهی نازانیت بۆ دەرفەت دیۆنگ لە هۆڵندا ئاساسە و لە بەرشلۆنە بەم جۆرێ و چارێکی کۆتایی کە بەشداریەکە بەجددی کەم تەرخەم بوو دیۆنگ لە گۆڵی دووەمە بەڵامی تر نازام کاک حەسەنە لێ باجی کە لە ڕقی هانزفلیکە ناوژیوان یارمەتی بەرشلۆنەیدا کاکە محەممەد واڵێ دەچمە سەرمان سەرسی کاگاکۆ بەسەر چاو کاک فەرمانسە باسی ئەمۆری میژەکەم بەرشلۆنە بەتەمای هەر بە پلانی ئۆفساید باتۆ لەو پلانە شکستی خوا ناو پلانە زوو کەشفە بێ و کۆتایی پێت باش ئەمە باسی بەرشلۆنە و ڕیاڵ مەدریدمان کرد بچینە سەر مانچستەر سیتی طبعا ئەو قسەیەم پێ بۆ کردن ئێستا ژەی کەمەوانێ ئەو کاتیش مانگی 4 مانگی 3 بوو 4 بوو کە بە ڕیاڵ مەدرید
بردیەوە لە مانچستەر سیتی لە نێو یاریگای ئیتیحادە بە لەدانەیەک لاکەرەوەکان کاتێک هەموو پاراگرافەکان هاتوون ئایبێ 120 دقە لە ناو گۆڵاوی ئایبێ 120 دقە بەرگریکەی ئایبێ 120 دقە ئاوا بکەی ئێمە من بە دیوی زمانی تۆپی پێ قسەم کرد بەوەی کە تۆپی پێ لەبارەیەوە دوێ ئایبە ئەوە نییە تۆ 120 دقە بەرگری بکەیت و سەرکەویت ئایبە ئەوەیە تۆ 120 دقە کۆنتترۆڵی یاری بکەی نەتوانی گۆڵ بکەیت ئایبە ئەوەیە لە تۆپی پێەیە تۆ 120 دقە بتوانی تی بخەیتە کوونەوانێ و تی بخەیتە ژێر ڕکێفی یاریکردنی خۆتۆ بەڵام تۆ نەتوانی بە گۆڵ بکەیت چونکە ئامانجی یاریکردن هەموو تاکتیک و ڕانەر و هەموو تەکنیکی یاریزان بۆ گۆڵکردنە تۆ 120 دقە کۆنتترۆلی یاری و کردووە نەوتوانیەوە گۆڵ بکەیت من مانگی سێ ئەم قسەیەم بۆ کردن ئێستا وەتا ها ئەو کاتە پێم وتم سیتی لە دروستکردنی هەلی گۆڵە یان گواردیۆلا زۆر عاقلانە قسەی کردووە یاریەکەش گواردیۆلا وتی کاکە بۆ بێماڵێن ڕیال خراپ یاری کردەوە من باسی و یاریەتان بۆ بکەم بۆ بێماڵێن ڕیال مەدرید هەلی گۆڵی لە ئێمە زیاتر بۆ ها گواردیۆلا کابرایەکی زۆر ژیرە زۆر عاقڵە لەبەری بۆ تۆ هەرچی تاکتیکتە و هەرچی تەکنیکی یاریزانتە بۆ چیە بۆیە کە گۆڵ بکەی بۆیە کە هەلی گۆڵ دروست بکەی بەشکە گۆڵی پێتۆمارکەی هات دوای یاریەکە وتی 120 دقە ڕیال مەدرید بەرگری کردوتی بۆ گلەی لە ڕیال مەدرید دەکەن ئێمە بەرگریمان باشتر بوو تا ڕیال مەدرید لەبەری ڕیال مەدرید سێ هەلی هەبوو ئێمە دوو هەلی گۆڵمان هەبوو ئەمە ڕانەری ژیرە مە سەلمێنێ مانچستەر سیتی ڕۆشتنی تکسیکی بگیریشتیان کە من پێشتریش باسم کردو لە بەرنامەیە شتێکی گاڵتە نییە تکسیکی بگیریشتیان کابرایەکی زۆر ژیر و دانایە زۆر باش لە بارودۆخی تی بەزانێ ئەنجە بڕیاری بەردەوامبوون یاخود ڕۆشتن دەدا ئەمە خاڵی دووەم بەڵێ پێکانی یاریزان کاریگەری هەیە بەڵام هەموو تی پێکانی یەک یاریزان هێندە کاریگەری نییە خۆتۆ هەرم یاریزانە و پێ بووە لە 5 ساڵی ڕابردووە یەک چامپیۆنز لیگ بردووە تۆ خۆمان جامەکان ڕۆدری نەبوون کاک هەتا هالاند دێنێ مانچستەر سیتی چای بە چامپیۆنز لیگ ناکەو هالاند سەرکردایەتی ئەم تیپەی کرد هەموو قۆناغەکان مانچستەر سیتی بڕی دوایی چوارگۆشەی زێڕین و یاری کۆتایی هالاند نەبوو ناخۆ هالاند پشتی شێری بەرکەو کاک هەموو قۆناغەکانی تر هالاند بڕی بەس یاری چوارگۆشەی زێڕین و یاری کۆتایی بوو هالاندی یعنی لە گۆڵەکانە بەشداری نەبوو وی نابێت یعنی لێک یاریزانە یارەکە بچووکەیتەوە کێشە لە سیتیە هەیە لە ڕووی ئەپدەیت نەکردنەوە بۆ نمونە پلانی بەرگری سیتی تێک چووە یاریکردن هەر ڕۆژەی بە یاریزانێک تی بەرەو ئەوە بە کە تۆتنام بێ لە یاریگای ئیتیحادە 4 گۆڵە لێ بکە یعنی وەرە دیقەتی گواردیۆلا بن هەر یاری و تەشکیلیە دانێ جادانەر قسەیەکی جوانیە لەو کاتە لە بایر مونیخ خۆی گواردیۆلا خەیاڵ پڵاوە یعنی زۆر تاوان حەقی خۆشێتی زۆر لە خۆڕازیە لە تەشکیلە دانانە بەس بالفعل وایە سەیری چەند یاری ڕابردووکەن هەر یاری و تەشکیلێکی دانەوە کاکە تۆ باشترین یاریزانی تیپەکە و براوەی باڵۆندۆر کە ڕۆدریە تووشی پێکان بۆ تووشی ڕیباتی سەلیبی بۆ تۆ پێویستە بەوە نییە هەر یاری و 4 بەرگری کاری جیاواز یاری پێ بکەی پێویستە بەوەیە تیپەکە و ڕێکەیتەوە بەڵێ شەوی ڕابردوو نەبوونی کۆڤازیج و نەبوونی ڕۆدی گەورەترین زیان بوو لە تیپەکەی گواردیۆلا مادیسۆن و سۆن ئیستیغلالی هەموو دۆخەیان کرد چونکە سیتی بێ ئیرتیکاز بوو نەی دەتوانی مامەڵێکی تەندروست بکات لەگەڵ نەبوونی ئیرتیکازەکانی و پلانی گواردیۆلاش لە ئیرتیکازەوە دەست پێکە ئەگەر چی سەرەتاوە نەبوو وەڵام لە ئەپدەیتی تازەی گواردیۆلا پلانی یاریکردنی ڕاستە لە گۆڵپارێز و دەست پێ کرد بەڵام هەموو ئەرکەکە لە ئیرتیکازەوە دەستی پێ کرد و بڵاو بوو بۆیە نەبوونی کۆڤازیج و ڕۆدریۆ کارێکی گەورە بوون بەڵام ئێمە نابێ لاریمان لەوە هەبێ کە گواردیۆلا لە دانانی پێکهاتەیە چەندین یاریە هەڵاکە من یاری سپۆرتینگلیش بۆ نەبا سیاڵەکانم بۆ کردن یاری بۆرنمۆس باشی بەشداریکردنی واڵکەرم بۆ کردن بەس ئەم یاریە نەبوونی ئیرتیکاز کاریگەری گەوری لەسەر گواردیۆلا بوو منکو پێم وتون هەر یاریە و 4 بەرگری کاری جیاواز ستۆنس چەندێکە سەرێکی نییە بەس بەخۆتانەڵە چەندێکە ستۆنس لە پێگاتی سەرێکیانە لە چامپیۆنز لیگی پارەوە پێرار لە چامپیۆنز لیگی پێرارەوە ستۆنس پێگەی سەرەکی لە مانچستەر سیتی وەرنەگرتۆ بە بەردەوامی ناڵێ یاری دویاری تواتوی بەرامبەر بە تۆتنام ستۆن سەرێکی پیاری پێکەیت و ئاچی احتیاطەکەیت یاریەکانی پێشوش یعنی ئەم هەڵانە هەڵەی ڕاهێنەرن یعنی مانچستەر سیتی تووشی سەرلێشایی بوو
گواردیۆلاش بۆی ڕێک نابێتەوە. یعنی من جمعای ڕابردوو لە بەرنامەی دەروی یاریگا لێرە لەگەڵ کاکە گۆران و کاکە بڕیار وتم گواردیۆلا تەحەدایەکی زۆر گەورەی کرد کە بڕیاریە لە مانچستەر سیتی بەردەوام بێ. گۆران یعنی کۆمەڵێک لە هاوڕێیانی ناو فەیسبووک ئەنوو کاکە بۆچی ئەڵێی تەحەدای کردووە، بۆچی پیاوی پارەکەی و دنیای پارەی بۆ سەرفکرێک و دانەیە وا ئەوەوە کاکە پارەشی بۆ سەرفکرێ تەحەدایە تۆ دوای چوار شکست دوای ئەوەی مێرکاتۆی هاوینە وەکو پێویست نەبووە و ڕۆدری شێپیەکان بێ سوورەزانی ئەم ساڵە ڕۆدری و نایەتەوە، ئەم ساڵ پێکانەکانە زۆرە و ئەم ساڵ لیڤەرپوڵ زۆر بەهێزە و ڕکابەریکردن لەسەر پریمەر لیگ و چامپیۆنز لیگیش زۆر قورسە بۆ تۆ، بەڵام بی بڕیار بی بۆ 2 ساڵی تر لەگەڵم تیپەیە بەردەوام بی، وەڵام نەڵێم براڤۆ گواردیۆلا، وەڵام من پێی ئەڵێم براڤۆ لەبەرەوەی ئەوە تەحەدایەکی گەورەیە کردی. خۆ تەحەدارەوە نییە تۆ بچی تیپێکی لاواز وەربگری و بیکەی بە پاڵەوان، نا ئەمەش بەشێکی گەورەی تەحەدایە. تۆ بێی سیتیە کە بێهیوا بووە، سیتیە کە پێکانێکی زۆریە، سیتیە کە 4 یاریە دەدۆڕێ، من پێم وتن هەل تۆمارکردنی گۆڵ دروستکردن XG ئەوە بوو بە 4ەم یاری لەسەرێک کە مانچستەر سیتی لە تیپی بەرامبەر خراپترە. هەمیشە یاریەکان بۆ نمونە ئەگەر مانچستەر سیتی یاریێکیش تەعادل بە یاریێکی بدۆڕانە XG-یەکەی 3 بوو، تیپی بەرامبەر 1.9 بوو، تیپی بەرامبەر 1.8 بوو، بەڵام سیتیەشی دۆڕان یارەکە زۆر ئاسایی بوو. بەس غەیری یاری تۆتنهامی کاراباوەکە کە XG مانچستەر سیتی زیاتر بووە لە تۆتنام، XG وەکوتم مەترسی لەسەر گۆڵ دروستکردنە 3-4 جارە من بۆشی کردوونەوە، بەڵام نە لە یاری بۆرنمۆس، نە لە یاری برایتن، نە لە یاری سپۆرتینگ لیشبۆنە، نە یاریەکەی تۆتنامی دوێنێ شەو سیتی نەیتوانیوە هەلی گۆڵی زۆرتر لە تیپە ڕکابەر دروستکە. کێشەکە گەورەیە لە مانچستەر سیتی، بەڵام گواردیۆلا پیاوی ڕێکردنەوەی، گواردیۆلا پیاوی ئێوە بارودۆخی ئەم تیپە چاکە، گواردیۆلا ئەم تەحەدایی کە کردوێتی لەوەی کە ئەڵێ لە سیتی بەردەوامە بم، مێژووی پێمانەڵێ کە ئەکرێ دەستکاری شەکانی کە ئەگەر نەشی کرد ئەو کاتە قسەیەک هەیە هەڵیەگرم بۆ کاتێکی تر کە بیکەم کە زۆرێک لە هەندەرانی تۆپی پێیکەن، بەڵام من ئێستا ناتوانم بیکەم لەبەر ڕێگە بە خۆم نام ئەو بێڕێزیە بەرامبەر بە مێژووی پڕسەروەری گواردیۆلا بکەم لە بۆی ڕانانە، مێژووی پڕسەروەری گواردیۆلا بکەم لە مانچستەر سیتیە. خۆ من پێم وتون یعنی هەمیشە لە سیتی شاوتومە وتومە هیچ ڕانەرێک هێندەی گواردیۆلا دەرفەتی پێ نەیراوە، بەڵام هیچ ڕانەرێکیش هێندەی گواردیۆلا نازناوی نێناوە. ناتوانم من پێت بڵێم وەڵا ئەگەر بۆ نمونە کلۆپ 8 ساڵ لە مانچستەر سیتی بووایە هاو 3 ئەبتالیە بردووە، هەر 8 پریمەرلیگەکەی بریا 7 پریمەرلیگە برد ئەویش بۆ لەبەروی نابێ من باز لە شتێکی خەیاڵی بکەم بیێنم بەسەر تۆیە بیکەم بە ئەمری واقع چیە واقع ئەوەیە، بەڵام ئەژڵێم هیچ ڕانەرێگەونە دەرفەتی نەیراوەتی لە سیتی تاوی بەم نازناوانە بگات، بەڵام لە هەمان کاتە ستایشی نازناوەکانی گواردیۆلاکەم. دۆخی سیتی دۆخێکی نەخوازراوە، من پێم وایە زەنگی ئاگادارکردنەوە لە مانچستەر سیتیە لێ دراوە و بە تایبەتی سیتی یاری فاینۆردی لە بەردەمای لە چامپیۆنز لیگ ئەبێ ئاهێبێنێتەوە بەری خۆی کە لە یاریگای ئیتیحاد ئەنجامیەیە تۆزە دۆخی تیپەکە ڕێبکاتەوە، چونکە هەفتەی داهاتوو یاریە سەختەکە چاوەڕێیەکە لە نێو ئەنفیڵد ڕوبەڕووی لیڤەرپوڵ دەبێتەوە بە شکستیشی بەرامبەر لیڤەرپوڵ یاری ئەمڕۆی بێتەوە بە شکستیشی بەرامبەر بە لیڤەرپوڵ ئارسناڵ نییە دانیشێ 11 خاڵ 12 خاڵ لە دەست بدە، زۆر قورسەوێت کە تۆ بتوانانی 12 خاڵ لە دەست بێ، زۆر قورسەوێ ئیتر تێبگە، بەڵام لە تۆپی پێ شتێک مەحاڵیە. دەچمە سەر یەکەم دەستپێشی ئامۆریم لە ئەمڕۆ لە کۆنگری ڕۆژنامەنووسی ئامۆریم ڕۆبن ئامۆریم 50 ڕۆژنامەنووسی ئینگلتەرا ئامادە بوون. ئەمە سەلمێنەریەوەیە کە ئەمۆریمیشەکە لەو چاوانەی کە لە بواری ڕانانە چاوێکی زۆری و ئەبێ جارێکی تر لەوە تێبگەینەوانێ ئەم جی لە تازەی تۆپی پێکە ناوی مانچستەر یونایتدی لایەنی گاڵتەت پێیەکە، ئەڵێ کوورە بابم مانچستەر کەی فەرقەیە دوای کەوتووی کە ناوی میلانی لایەنی ئەوەی کە ئێستا بینەری تۆپی بێ گاڵتەت پێیەکە، ئەڵێ بابم میلان کەی فەرقەیە تۆ دوای کەوتووی. حین زۆر موشکیلە ئێمە ئەبێ تێبگەی کە 50 ڕۆژنامەنووس لە کۆنگری ڕۆژنامەنووسی ڕانەری مانچستەر یونایتد ئامادە بێ، ئەبێ تێبگەی لەوەی کە مانچستەر یونایتد عیملاقی ئینگلتەرە. مانچستەر یونایتد یەکێکە لە پایە بەرزەکانی شکۆدارەکانی ئینگلتەرە،
ئامۆریم زۆر جوان قسەی کرد وتی من دەزانم مانچستەر یونایتد چییە من دەزانم چی دێ ناڵێم ئەوە دەکەم بەڵام ئەڵێم کاری بۆ دەکەین هیچ شتێک سەخت نییە زۆر مهمە ڕاهێنەر لە ئێستا و فشاری لەسەر خۆی لا بردووە کە وەکو کابرا نەهاو لە سەردەمی تینهاگ و کڵۆب کۆتایی پێێنم سەردەمی ئەو ناوی کابرا خۆی بێلا بڵێ سەردەمی گواردیۆلا و کڵۆب کۆتایی پێێنم بەڵام سەردەمی ئیمریشی بۆ کۆتایی پێنەیەندا بەجددی ئامۆریم زۆر ژیرانە لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە مامەڵی کرد چۆن یاری دەکات چۆن یاری ناکە پلانی یاریکردنی مانچستەر یونایتد لە ڕابردوو لە 3 ساڵی ڕابردوو کە پلانی 4-2-3-1 بووە زۆر جیاوازە لەو پلانی 3-4-3 کە ئەمۆریم جێبەجێ دەکات چۆن تەطبیقیەکە و چۆن جێبەجێیەکە ئێمە ناتوانین پێشوەختە باز لە ئەمۆریم بکەین بەڵام تەنهاوە دەڵێن لەسەر ئەمۆریم یەکێکە لە ڕاهێنەرە لاوە باشەکان و یەکێکە لەو ڕانەرانەی کە جێدەستی دیارە و یەکێکە لەو ڕانەرانەی کە یاریزان لەژێر دەستیان درەوشاوەتەوانێ و توانێت یاسی بەرز پێشکەش بکەوە تێکەڵەیەکی باش لە نێو یاریزانەکان دروستەکە وەکو پێشم وتون پێشتریش ئامۆریم هێد کۆچە تەنها لەسەر کاری تاکتیکی مانچستەر یونایتد ئیشەکە لەسەر کاری تەکنیکی یاریزانەکانی شەکە ئەوەی تری بۆ مانیجەر بۆ ڕاتکلی فەگەڕێتەوە لەوەی کە گرێبەستەکانی بۆ مانچستەر بێگومانەوە پێویستەکانی خۆیان دەیاتە دەست لەوەی لەم مەرکەزەیە لەو شوێنەیە لەو پێگەیە پێویستن بە یاریزانە ئەوانیش بە پێیەوە گرێبەستی بۆ دەکەن و گرێبەستی بۆ واژوو دەکەن مانچستەر پێویستی بەبینینە بۆی کە قسەی لەسەرکەین بەڵام ئەمۆریم هەمووان گەشتبینن بە دەستپێکی کارەکەی و هەمووانیش بە تامەزرۆی و چاوەڕێی دەستپێکی کارەکانی ئەمۆری مەکەن کە ئەمڕۆ بەرامبەر بە ئیسپیچ تاون یەکەم یاری لە دەرەوە یاریگای خۆی ئەنجام دەدات ئارنی سلۆت لێڤەرپوڵ دەبێتە میوانی ساوسامپتنی کۆتایی ڕیزبەندی هەلی وا نایەتەوە بۆ لیڤەرپوڵ دەرفەتی وا نایەتەوە بۆ لیڤەرپوڵ ئارسیناڵە خاڵێکی زۆری بۆ لەدەستداوی چێڵسیە خاڵێکی باشی لەدەستداوە مانچستەر سیتیە خاڵێکی باشی بۆ لەدەستداوی ئەم شەو بیبەرە و جیاوازیەکەیەکی بە 8 خاڵ زۆر زۆرە 8 خاڵ واتای شکستە لە 3 یاری 3 سەرکەوتنی ئەو لە کاتێکدا لەبەردەم کوێی لەبەردەم دەستپێکی بۆکسندایی زۆر مهمە تۆ بەورەیەکی بەرزەوە بە ئەنجامی باشەوە بە کۆمەڵی خاڵی باشەوە بە جیاوازیکی زۆرەوە بچی بەشداری بۆکسندێکی نەک ئەوەی بە ڕووخاوی و بە سەرلێ شێواوی و بە کۆمەڵێ شکستەوە بێ بەشداری بۆکسندێکی چونکە هەمیشە مێژووی یاریەکانی بۆکسندەی پێمانەڵێ هەموو تیپەکان خاڵی تیا لە دەستتان هیچ تیپێک ناتوانێت هەموو یاریەکانی بۆکسندەی بەرێتەوە هەنی دەگمەن مێژووی یاریەکانی بۆکسندەی لە مانگی 12 کە چڕ دەمنەوە ئەو 5 هەفتەیە هەمیشە پێمان وتراوە کە هەموو تیپەکان خاڵی تێدا لە دەستدان بەڵام زۆر گرنگە لەوەی تۆ بەباشی خۆ بۆ بۆکسندەی ئامادەکەی چونکە دوایمە ڕاستەخۆ بۆکسندەی دەست پێیەکە دوای یاری سیتی و ئەبتاڵەکە کە کردا ئێتە بۆکسندەی دەست پێیەکە ینی تۆ زۆر گرنگە لەوەی کە بەباشی خۆ دامادەکەی پێش ڕوبەڕووبوونەوەی سیتی جیاوازیەکە بکەی بە 8 خاڵ و دواتریش دەرفەتی ڕوبەڕووبوونەوەی سیتی و لەبەردەمایە لەوەی کە جیاوازیەکە زیاتر بکەیت و ئەنجە بەشداری بۆکسندەیەکەی بە جیاوازی شێونەوە بۆیە لێڤەرپوڵ دەبێت بە باشترین شێوە ئیستیغلالی ئەو هەلە بکە کە ڕکابەرەکانی پێیان ناوە و لێڤەرپوڵ خۆشیان ساڵ ئاسێکی ناوازەی پێشکەش کردووە ینی یەکێکە لە هەرە تیپە بەهێز و ناوازەکان دوو یارینی بردوێتەوە یارییان بەرامبەر بە نۆتنگام لە یاریگای خۆیان کە ئەوەی کێ بۆ لایرە سەر سوورانەکان کە شکستی خوارد لەگەڵ ئارسناڵیشە یەکسان بووە شیکاری وەرشی بە کۆتا دێنم سبەی لە هەمان کادا پێتان دەگەمەوە بۆ باسکردن لە ڕووداوەکانی ئەمڕۆ یەکشەممە تاو کات خواتان لەگەڵ